لە دەوری 20 میلیۆن دلار پارەی خەڵکی لەلایە نزیکەی 50-60 نەفەرە بین بەم شێوەیە دەستی هەر هەمومانیان بڕیوە و ماڵیان وێران کردوین خوا ماڵیان وێران کە و ماڵیان کەوتکە بەناوی بەرپرسیشەوە قسەکەن و بە پشتیان بەرپرس و بە پشتی ئەو بەرپرسەوە فڵان کەس پشتگیریمانەکە ئەو ناتۆماناتێ ئەو چەکماناتێ 13 ئەبر قەبزی هەیە کەس نایگیری کاکە ئەڵێ حکومەت خۆمانی ئەڵێ حکومەت خۆمانی کۆمپانیای زاگرۆزانەیە کۆمپانیای نۆکان ئەم ئەرزەی داونەتێ کە دروستیکەن لە سا 20 بۆ کۆمپانیای نۆکان لە سا 80 بوو ئەوان ئەوانش بەهەست زۆرێ بوون قەرزار بوون و قەرزارێکی زۆر کە قەزارەکە بوون دوای هاتوون ئەم خەڵکیان ڕوبەڕووی ئەم بینا کردوتەوە لەگەڵ ئێمە پشکمان نەکردو خۆیان پشکیان داناوە ئێمە پارەمان لای بووە لە ناچارەیە پشکمان وەرگرتن ئەم پشکم بۆ چی کە من پارەکەی وەرنەگرم کەچ حسابێکم نەبێت کە نەتوانم تەسەڕوفات بەسەر ئیشەکەی خۆمان بکەم هیچ ئیشێک نییە یعنی ئێمە پشک بەس خۆیان داێناوە ئێمە حساب و کتابی خۆمانەوە پشکمان نایە پشکمان بۆ چی یانە نۆکان دەستی بەسەر بیناگا گرتووە لە سا 80 هی ئەو خەڵکەی لە سا 20 نۆکانە براکە عەقدێکیان کرد بە نامەوە کەشقیان پێفرۆشن بە 24 دەفتەر 24 دەفتەری نەقدی شقا فرۆشن ئەم شقەی من 3 جار 4 جار فرۆشاوە تا